بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان حکوومەت هەرێمی کوردستان شکست هێناوە لە چارەسەرکردنی کێشەی موچەی فەرمانبەرانی هەرێم بەشێکیش لە فراکسیۆنە کوردەکانی پەرلەمانی عێراق لە هەوڵی ئەوەدان ئەمساڵ ڕێکەوتنیەوان هەرێم و بەغداد بکەن بە موزەمی بۆی مەجای خۆتزیینەوەی تێدا نەبێت لە نێوان حکوومەت هەرێم و حکوومەتی عێراق. بە میواندەرێک لە بەڕێزان دکتۆرە تافگا ئەحمەد ئەندامی پەرلەمانی عێراق لە سودۆی سەرکی هەروەها لاولێرە و مامۆستا سەلیم شوشکەی ئەندامی پەرلەمانی عێراق تاوتوێ ئەم پرسە دەکەین. لە سەرەتادا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەدەین. حکوومەتی هەرێم فەرشەلی هێناوە لە دابینکردنی موچەی فەرمانبەران و بەشێکیش لە فراکسیۆنە کوردیەکان لە هەوڵی ئەوەیە کێشەی موچە لە نێوان بەغداد و هەرێم یەکلایی بکرێتەوە. هەر یەکە لە فراکسیۆنەکانی یەکێتی و گۆڕان و کۆمەڵی ئیسلامی لە پەرلەمانی عێراق پێشنیازێکی نوێن بۆ پرسی چارەسەری موچەی فەرمانبەرانی هەرێم گەڵاڵە کردووە و داوا دەکەن ڕێکەوتنی نێوان هەرێم و بەغداد بکرێتە ئیلتیزامی و مەجای خۆتزیینەوەی تێدا نەمێنێت. ئەو پێشنیازە نوێ بریتیە لەوەی لە یاسای بودجەی عێراق بۆ ساڵی 2017 پرسی ڕێکەوتنی هەرێم و بەغداد بە تەواوی یەکلا بکرێتەوە. بە جۆرێک لە یاسای بودجە ئەوە بچەسپێنرێت حکوومەتی هەرێم و بەغداد دەرفەتی ئەویان نەبێت خۆیان لە ڕێکەوتن بدزنەوە و ئەگەر هەرێمی کوردستانیش پابەند نەبوو حکوومەتی عێراق ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستاندا بکات. ئەم پێشنیازە لە کاتێکدا حکوومەتی هەرێم ناوێت کێشەی موچە لە ناوخۆ چارەسەر بکات و پابەندی ڕێکەوتنەکەشی نەبووە لەگەڵ بەغداد و هەندێک لایەن باس لەوە دەکەن ئەم پێشنیازە دەبێتە هۆی هەڵوەشانەوەی هەرێم لە کاتێکدا پێشتر و ئێستاش حکوومەتی عێراق لە سێ بواردە ڕاستەوخۆ مامەڵەی لەگەڵ پارێزگاکان و هەرێمدا کردووە کە ئەمانن ناردنی بودجەی جوتیاران و دەرمان و بودجەی پەرەپێدانی پارێزگاکان. لە دوو ساڵی ڕابردوودا پابەند نەکردنی هەریەکە لە حکوومەتی هەرێم و بەغداد بۆ جێبەجێکردنی ڕێکەوتنی نەوتی نێوانیان لە یاسای بودجەدا وای کردووە خەڵکی هەرێمی کوردستان سزا بدرێن و برسی بکرێن. با پێچەوانە بۆتە خزمەتێکی گەورە بۆ دەسەڵاتدارانی هەرێم و داتێکی زۆریان لە نەوتی هەرێم دەستکەوتووە بۆ بەرژەوەندی خۆیان بەکاریان هێناوە. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانم دکتۆرە بەخێر بن سەرتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. پرسی کێشەی موچەی فەرمانبەران لە یاسای بودجەی عێراقدا بەکوێ گەیشتووە وەکەی بودجەی عێراق پەسەند دەکرێت و پرسی موچەی فەرمانبەرانی هەرێمیش چۆن یەکلا دەکرێتەوە. بەناوی خۆی گەورە و میهرەبان سپاس بۆ کەناڵی پەیام و بۆ بینەرانی کەناڵی پەیام. طبعا بەنسبەت موازنەی عێراقی یاخۆی کە بە بودجەی عێراق بەگشتی خوێندنەوەی یەکەم و دووەمی بۆ کراوە چاوەڕێی ئەوە ئەکرین کە بکرێتە دەنگدانەوانێ ئەوەی کە ئێستا لە تایبەتە بە هەرێمی کوردستان و ئەو قتراحیکەوە لە نێوان دڵسۆزانی پەرلەمانتارەکانی کورد کە ئەمانوێت بەشە موچەی هەرێمی کوردستان لەگەڵ پارێزگاکانە یعنی مامەڵە بکرێ ئەبێ بە فەقەرەیەکی نوێ دابەزێت و دەنگ بێنێ لە لە موازنەی ئیتیحادی ساڵی 2007 ئایا ئەوە دەنگ ئەهێنێ یان نا ئەوە ئەکەوێتەوە پێویستی بە دەنگدانیشتان بەڵێ بە بەرگە خۆی چونکە کاتێک کە تۆ دەنگیت بە یاسایەک بەرگە مادە بە مادە يعني مقترحی تعدیلەکەت چییە لەگەڵ مقترح ئەسڵیەکەیە ئەگەر ئەسڵەکە دەنگی هێناوە ئەسڵەکە ڕاوەگە تعدیلەکە ئەبێ دەنگی بیرێتەوە اینجا لە کۆی هەمووشیە چەند لە ئەخیرا دەنگیتەوە بە گشتی بە یاساکە خۆی کە پێشنیازنووی کە ئێستا کردوتانە کە بەڕێستان و کۆمەڵێک پەرلەمانتار لە فراکسیۆنەکان تر پشتگیری دەکەن یعنی پێویستی بە چەند دەنگەر ناو پەرلەمانی عێراق ئومێدیەوە هەیە کە بتوان بیچەسپێنن ناو یاسای بودجێ خۆی ئەگەڕێتەوە سەر دانیشتەکەی ئەو ڕۆژە کە لە 26 مانگە وابزانم کە شێخۆمام وتی لە 26 مانگە موازنەیەتەوە ناو پەرلەمان و بۆ دەنگدان پێشەوەی کە بینەوانێ بەم ینی بە ئەمە قسەی شێخۆمان بووە ئایا ئەو ڕۆژە چەند کەس ینی دانیشتەکە دائنیشێ بە ئەغلبی بەسیتە ئەڕوا دەنگەکە یعنی لە دانیشتەکە بەسەن 200 و چەند کەس بێت خۆی ئێمە پێویستمان بە 165 کەس هەیە بۆ ئەوەی کەوا جلسەکە پێک بێت ئایا ئەو ڕۆژە 165 پەرلەمان
پەرلەمانتار ئامادە ئەبێ بۆ دەنگان لەسەر موازنە و لەگەڵ یاسایەکی تری هەیئەی حەشدی شعبی ژەهێنە ناوەوانی لە هەمان ڕۆژە کە ئەمە وعدیا بە پەرلەمانتاران کە ئەو دوو یاسایە بێکەوە دابەزێ. ئایا ئەو ڕۆژە ئەوەندە پەرلەمانتار تا دەنگێکی یاسایی بێت جەلسەکە پێک بێت لەوێ ئەگەر بێت و دەنگانەکە چەند بێتوانێ زیاتر یعنی بە فەقەرەکە لە کۆی گشتیەکە حسابەکرێت چەند کەس دەنگ باز زۆر باشە. بەڵام ئەمە کارێکی قورسیان ئاسانە. ئێستا لە ناو فراکسیۆنە کوردیەکان هەموویان پشتگیریم پێشنیازە دەکەن یاخود کارێکی قورس نییە لە عەرەبیەکانژە هیچ قسەیەک لەگەڵاوانە کرا بۆوانیش پشتگیری بکرێن. والله بەنسبەت عەرەبەکانەوانەیە ینی بەڕاستی هەر وابزانام هەر ئەندام پەرلەمانێکەوە ئەم پرۆژەی پێ باشە لە ئاستی خۆیەوانێ قسەی لەگەڵ چەند کەسانێ لەگەڵ شوێعە لەگەڵ سوننە کردووە. بەڵام ئەمەش کاتێک کە تۆ مەسەن پێمەڵێ ئەڵێ دەنگەیە لەو حاڵەتەیە ڕەنگە حیزبەکەی پێ بڵێ دەنگمەیە بۆ فەقەرەیە. ئەمەش ئەگەڕێتەوانێ بۆ چوونێکی تەوافقێکی سیاسی لە بینی کورد و شیعەیە لە بینی کورد و سوننەیە و هەر خۆشمان لە ناو پەرلەمانی ینی فراکسیۆنە کوردیەکان پارتی دیموکراتی کوردستان معارەزەی لەسەر ئەو بۆ چوونەی کە هەیە کەەوە ئێمە ئەمانوێت بە جیا موچەی فەرمانبەرانی یعنی مامەڵە لەگەڵ پارێزگاکانە بکرێ. یعنی کەواتە ئێستا تۆ هەر لە پارتی دیموکراتی کوردستان 28 دەنگە حەودەنگی ئەقەلیاتیشەیە هەر کە دائیمەن لەگەڵ ئەوایە یعنی 35 دەنگ لێ بۆتەوانێ لە 65ەکە کەواتە تۆ 30 دەنگ هەیە ئامادەیەکەوە دەنگ بە ئایا ئەم 30 دەنگە لەگەڵ چەندێکی ترا ڕێ ئەکەوێت ئایا لە شیعەمان بۆ قەناعەت پێ ئەکرێت کە دەنگ با بۆ فەقەرەیە ئایا سونەکانمان پێ قەناعەت دەکرێت کە دەنگ با بۆ فەقەرەیە. باش بۆ مۆستەگفتو ئەوەندەی کە بەرز داگەداری وتوی جددی کراوە لەگەڵ لایەنە شیعە و سونەکان لەسەرم پرسە. والله خۆی مقتەرحەکە تازە یعنی لەم چەند ڕۆژەی ئەخیرە بە حقیقەتەن هێنراوەتە ناو لە کەناڵەکانەوە باس کراوە و دانیشتن ئەبێ کە گەڕینەوەی هێشتا ئێمە نەهێڵنکەوە 26 مانگ موازنە بێ بۆ دەنگان تاوەکو ئەو فەقەرەیە تەسبیت دەکرێت و تاوەکو تەوافقێکی سیاسی لە بینی کوت لە سیاسیەکانە بکرێ نەک بەو شێوازەیەکەوە ئێمە بە حقەتەن وابزانم پەرلەمانتاران هەوڵێکە ئەیرێت یعنی بۆ ئەوەی کەوا دەرچەیەک بۆ خەڵکی هەرێمی کوردستان بدێنێت چکە ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەگوزارێ یعنی سێری کەین ئەگەر وەکو لە قەراری 1986 زمانی کە لە دەرەکی کە حساریان خستە سەر عێراق لە زمانی بەعسا ئەمە هیچێکی کەم نیە لەوە ئێمە حیزبێکی ناوخۆییە حیزبە ناوخۆیەکانە حساریان خستۆتە سەر میلەتەکە بەوەی کە موچەد نایاتێ یعنی چ جیاوازیەک هەیە لەوەی کە لە دەرەکی پێ دوایە کام گەمارۆ یعنی و گەمارۆی کە بەعس خستبیە سەر هەرێمی کوردستان لە قەراری 1986 نەخێر کە لە قەراری 1986 کە حسار خرایە سەر عێراق و حکومەتی بەعسیش خستە سەر هەرێمی کوردستانیشی گرتوانی کە نەوت بەرامبەر بە خۆراک بێ ئەوەی کە ئێستا ئەگوزارێ هیچی لەوە کەمتر نییە یعنی تۆ ئەبینیت ڕۆژانە نەوت دەرەکی هەموو شتێکت هەیە خۆی ئێستا خەڵکەکە پرسیاری لە حکومەتی هەرێمی کوردستان بکات ئێمە لە نەوەیەکەوانی حکومەتمان دروست کرد هیچ ئێراداتێکمان نەبوو تا 2004 هەمووی بەچیە بە گومرگە خەڵک بەڵێ هەمووی بە گومرگ استیسمارمان هەبووە مامۆستا موچەی خۆی وەرگرتووە زانکۆمان هەبووە تەتەوری اقتصادی و یعنی ئابووری و هەموو کێشە کۆمەڵاتیەکانمان نەبووە تا 2004 کە لەگەڵ حکومەتی عێراقیە ڕێکەوتین اینجا چی بوانێ بەشە بوجە لە هەرێمی کوردستان لە بەغاوە بۆمان بێ هەرێمی کوردستان عقدی نەوتی لەگەڵ بەغا لە 2004 تا 2007 خۆ نوتمان نییە بە بەغا هەر چیە کرد بەغا هەرمەوە بەشە موچەی لە ساحەفەکەی خۆی ئەیانە لە 2007 وانێ بەغا کە هەرێمی کوردستان دەستی کرد بەچی بەناردنی نەوت توانێ بە مقابلی ئەوە لە ساحەفەمان باتێ بۆ هەرێمی کوردستان هەتا مەساتەکە لە چوە دەستی پێکرد لە نەزانینی ئەم حکومەتی هەرێمی کوردستانەکە لە ساڵی 2014 ئیعلانی سربەخۆیی نەوتی خۆی کرد بەبێ ئەوەی کاتێککە تۆ سربەخۆیی نەوتی خۆت ئەبێ ببێنی کەسانێکی پرۆفشینال بێنین چەندێک بۆعدی نەزەڕێ هەبێت بۆ مستەقبەلیان ئایا ئەمە چەندێک زەرری هەیە چەندێک قازانجی هەیە چۆن خەتە ئستراتیجیەکە داناوە نەک ئەوەی بێتۆ لە خێڵەکیە کۆکە کردوانێ دوو حیزب هاتن حزبی یەکێتی و پارتی بەدەرنین لە مەساتە هەردووکیان شەریکە بەش بوون لەمەیە هاتن خطەیەکیان کردکەوە ئێمە هەرێمی کوردستان نوتی خۆمان بەسەر بەخۆیە ئەفرۆشین و باجەکەی کێیە هەرێمی کوردستان خەڵکەیات مامۆستایانەیەن ولا بەداخەوە بە وەزیری پەروەردە ئەبینم هەر ڕۆژەی خیتابێگەیە بۆ مامۆستایانی ناڕازی وەزیری پەروەردە ئەگەر وەزیر بیت و لە خەڵکی هەرێمی کوردستان بە ئیستیقالەکەی خۆ تەقدیمەکەیت ئیستیقالە بێ بکەیت تۆ کاتێک کە فەشەل لە هەر وڵاتێکە دوو
فاکتەری ئەساسی هەیە یەک تربیەیە وڵاتێک کاتێک تۆ بەخۆ دەتوانانی بڵێ وڵاتم یا ئەقلیمم یا هەرێمم کە تربیەم بجوڵێ من تربیەم وەستاوە یعنی ئەو دڵی پێی خۆشە ئەگەر بێت و هەرێمی کوردستان فەرزنا ئێستا سلەیمانی با ئەم ساڵە دوا بخرێ ئایا وەزیری تربیە بەخۆی لێم وەزیرم نەخێر مەفروض بوو ئەوە ڕۆژەی کەمانگرتن هەبوایە تۆ وەکو وەزیرێک وەلو ئەڵێن نازانم ڕێزم هەیە لە وڵاتی ئێمە لەوە چێ کەسانی شارەزا و یا بە وشەیەکی بازاڕیانە با بێڵم بەرامبەر بە وەزیری تربیە پیامان نەبێت دوو وەزارەتی گرتوۆتە دەست یعنی تیان نییە ئەمە تۆ دوو کەسی ئەمەنە پرۆفشیناڵی دوو وەزارە دەگریتە دەست و هەردووکیشی کردو بە قوڕا وەرە ئەبێ ئیستیقالە بکەیتەوە ئیستیقالە بکەیت لە بەردەمی مامۆستایانە تۆ لەوان مەسوولی یعنی تۆ ئێستا سەر بە وەزارەتێکی ئەم کەناڵە سەر بە وەزارەتی ڕۆشنبیریە کەواتە ئەگەر خەلل هەبێت وەزیرە ڕۆشنبیریەکەت مەسئولە لەوەی کە تۆ دەرچەیەک نادۆزێتەوانێ کەوا ژیانی تۆ گوزەرانی تۆ وەسائلەکان بۆ تۆ تدبیر بکە ئێمە علاقەمان بە حیزبەوە نییە من حەقم نییە بەوەی سەر بە چه حیزبێکە وەکو کەسێکی ئەکادمی ئەگەر دڵسۆزیت ئەگەر خۆت بە وەزیری تربیەزانی ئەگەر خۆ بە پرسی ئەو مامۆستایانە ئەزانی کە پارە لە گیرفانیانە نییە مەفروض استیقالە بکەیت. سپاس دەکەم دواتەگەرم لای بەرز دکتۆرە مامۆستا سەلیم ئەگەر بین لای بەرز هەن زۆر سپاس بۆ بەشداریکردن لە بەرنامەکەماندا سەبارەت بە کێشەی موچەی فەرمانبەرە وەکو دکتۆرە باسی لەوە کرد کە 26 مانگی داهاتوو ئەگەریەوەیە کە یاسای بودجە دووبارە بێتەوە ناو پەرلەمانی عێراق بۆ دەنگدان تاکو ئێستا لەناو فراکسیۆنە کوردیەکان بە شێوەیەکی گشتی گفتوگۆیەکی جددی بۆچی نەکراوە یاخود بۆچی کۆبوونەوەیەکی نەکراوە لە نێوان فراکسیۆنە کوردیەکان بۆەوەی کە بەیەکەوە کێشەی موچەی فەرمانبەران لە یاسای بودجەدا یەکلا بکەنەوە. بسم الله الرحمن الرحيم وبه نستعين. سلااو ڕێزمان بۆ بەڕێست و بۆ میوانە بەڕێزەکەت و بۆ هەموو بینەرانی بەڕێز لە ڕاستیدا کۆبوونەوە کراوە لایەنە سیاسیەکان هەموو بەیەکەوە دانیشتون ڕئیس کوتلەکان و جێگیری دووەمی سەرۆکی پەرلەمان بەیەکەوە دانیشتنیان کردووە کۆبوونەوە کە چۆن بتوانن دەرچەیەک ببینەوە بۆی خەڵکی هەرێمی کوردستان لەو میحنەت و ناخۆشی کە تێیدا ڕزگارکەن. یەکێک لەو بیرۆکانە ئەوە بوو کە حکوومەتی بەغدا ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ پارێزگاکانی هەرێمی کوردستاندا بکە بۆی بتواندرێ موچەی هاوڵاتیان و مۆزەفەکانی هەرێمی کوردستان بدرێ موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدرێ بەڵام ئەوە یەکێکە لە اقتراحەکان یەکێکە لە پێشنیارەکان و لەگەڵ حیزبی ئیسلامی قسە کراوە و لەگەڵ دەوڵەتی قانون و لەگەڵ هەموو بەرپرسەکانی دیکەی ئەوەی کە جێی چاوی تێدا بێت لە لیژنەی دارایی هەموو ئەو بیرۆکان خراوەتە بەرچاو کە ئەو ساڵ نابێ وەکو ساڵی پار تەنها یەک کۆپی پێست بێتە بەردەستمان ئەوەیە کە کاتێک هەرێمی کوردستان 550,000 بەرمیل ڕادستی بەغدا بکە و بەغداش لە مقابلی ئەوە پارە بداتە هەرێمی کوردستان کە هەرێمی کوردستان لە ساڵانی ڕابردوودا وەکو پێویست پابەن نەبووە بەغداش لەوانەیە کەم و کوڕیە بوو بێت دەبێت ئەو ساڵ ئێمە وا بکەین هەم حکوومەتی هەرێمی کوردستان و لە مقابلیشا حکوومەتی بەغدا ناچار بکەین کە پابەن بن بە ئیتفاقی و بەڕێکەوتنەکەوە و نابێت بە شێوەیەک بێکەوە هاوڵاتیانی هەرێمی کوردستان زەرەر بکەن چونکە بەپێی دەستور ئێمە بەشێکین لە عێراق و ئەو سیاسەتێک کە ئێستا عێراق پەیڕەوی دەکات بەرامبەر بە هەرێمی کوردستان سیاسەتێکی زاڵمانەیە چونکە مادە ئەمەوە لە چوارچێوەی دەستورێکا بەشێکین لەو عێراقا و لە هیچ شوێنێکی بە هیچ پاساوێکی یاساییان لە دەست نییە کە لەبەر ئەوەی دوو حیزبی دەسەڵات دەستڕۆیشتوو لە هەرێمی کوردستان دەستیان بەسەر موچە و دەسەڵاتی هەرێمی کوردستان داگرتووە و نایدەن بە خەڵکەکەی خۆیان ئەوان هەڵبستن خەڵکی هەرێمی کوردستان برسی بکەن تینوو بکەن بێپارە بکەن لەبەر ئەوەی ئەو دوو حیزبە ناچار بکەنکەوە ڕێکەون لەگەڵ بەغدا ئەوە بۆ خۆی لە هیچ شوێنێکی یاساداناتوە و ئەوە جۆرێکە لە سیاسەتی وڵاتە زلهێزەکان کە لەبەر بوونی سەرکردەیەکی گەندەڵ میلەتێکی کوشتووە لە برسان بۆیە ئێمە ئەوەمان بەتوندی بە بەرپرسانی عێراق گوتووە و لەگەڵ کاربەدەستانی ئەوان و لەگەڵ ئەندام پەرلەمان و سەرۆک فراکسیۆنەکان ئەوەمان بەڕوونی پێکتون ئەوانیش لیان نەشاردوینەوە کە ئێمەش لەگەڵتانین لەمە و دوا فەرمون با کۆپی پێستی ساڵانی ڕابردوو نەبێ فەرمون بیرۆکەیەک بێنن با ئێمە قسەی لەگەڵ بکەین یەک لەوانە ئەوەیەکە لە مقتەڕەحەکان کە هەمومان بەیەکەوە بتوانین چۆن دەڵێ دەرچەیەکی یاسایی بیننەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان لەو معاناتە ڕزگارکەین کاتێک هەرێمی کوردستان بۆ خۆی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ خۆی ئامادە نییە و کێشە چارەسەرکە ئەوە نابێت دەستی ئێمەش ببەستێ لە بەغدا کە بتوانین کێشەکە لەوێ چارەسەرکەین ئەگەر چارەسەر ببێت
بەڵێ زۆر باشەوەی کە بەرەزت وتت چۆنێنی سەرۆکی هەموو فراکسیۆنە کوردیەکانیان سەرۆکی چەند فراکسیۆنێک وتوێژیان کردو لەگەڵ لایەنە سونەکان و لایەنە شیعەکان پێ دوای ئەم وتوێژانە بەرهەمیان دەبێت؟ بەڵێ دانیشتن کراوە بەبێ پرۆژە نەبووە بەڵێ دانیشتنەکە ڕسمی نەبوو لە شەودا لە دانیشتێکی ودەیدا بێکەوە دانیشتون و مناقەشەیەکی دوور و درێژ کراوە و سەرۆکی فراکسیۆنەکان هەموو تێیدا بەشدار بوون جگە لە پارتی دیموکراتی کوردستان کە من پێم باش بوو ئەویش لەو کۆبوونەوەدا بەشدار بێ و بیرۆکەی خۆی هەبێ و فکرەی خۆی هەبێت چونکە هەمومان بەیەکەوە لە نەتیجەدا دەتوانین کە یاسایەکی باش بێ پرۆژەیەکی باش بێ لە خزمەتی خەڵکو و خاچی هەرێمی کوردستاندا بە ئێمە دەنگی لەسەر بدەین ئێمە پێکەوە جوانین و بەیەکەوە دەتوانین کار بکەین بەڵام بەتەکید لە لیژنەی مالیە ئەو قسە کراوە و بە تەفسیل ئەو بابەتە وروژێنراوە و ئەوانیش نیان شاردۆتەوە کە ئێمە هاوکار دەبین حتا ئەگەر دیقەت بدەیت لە ناو مەجلیسی نواب ئێستا بە ئاراستەی قسە دەکرێت ئەوانەی کە سەرکەش بوون ئەوانەی کە واناستراون کە دژمنی گەلی کوردن لە ئێستادا بەدەنگی بەرز هاوار دەکەن تاکوکەی ئێمە خەڵکی هەرێمی کوردستان برسی بکەین لەبەر ئەوەی چەند کەسێکی دەست ڕۆیشتوو لە هەرێمی کوردستان کە پابەند نابن کە ئامادەنین ڕێکەون کە ئامادەن لە پێناو پۆست و دەسەڵات و کورسیدا خەڵکی خۆیان برسی و تینوکەن فەرموو بە ئێمە ڕێگایەکیان بۆ ببینینەوە و بتوانین ئەو خەڵکی هەرێمی کوردستان کە بەپێی دەستورێک کە غەری عێراق دەنجی بۆ داوە هەموو بەشێکە لە عێراق بارزگاریان کەی لەو ناخۆشی کە تێیدایە. بەڵێ زۆر باشە بەس سەبارەت بە فراکسیۆنە کوردیەکان هەو کاسێکە تاکو ئێستا لەسەر یاسای بودجە کۆبوونەوەیەکی گەشتگیر لە نێوان سەرجەم فراکسیۆنەکان دانەکراوە بۆ یەکەم کێشەیە چارەسەر بکرێت و ئەوە دیاری بکرێت خەلەلەکە لە حکوومەتی هەرێمی یاخود بەغدایە و ئەمە یەکلا بکرێتەوە. کاک عەبدولحەکیم من لە بەرنامەیشتر لەگەڵ جەنابدا باسم کرد کاتێک ئەو لیژنە لە پەرلەمان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق تەشکیل کرا من بە ڕوون و ڕاشکایی بە جەنابتم گوت کە ئەو کاتەی یەکێک لە برادرانی دیکە میوان بوو زۆر بەتوندی پێی ناخۆش بوو کەم قسەم کردم ئەو لیژنەیە سەرکەوتوو نابێ و ئەو لیژنەیە تا ئێستا کە تەشکیل کراوە نەیتوانێت کۆبوونەوەیکیش ئەنجام بدا و لیژنەیە کە تاکو ئێستا نەیتوانی بێ کۆبوونەوە بکات چۆن پێڕادەگا کۆبوونەوە بکات داهاتی هەرێمی کوردستان ئاشکرا بکەوە خەلەلەکانی پابەند نەبوون بۆ پەرلەمان بکاتە تەقریرێک و بۆمان ڕوونکاتەوە بیداتە بەردەستمان ئەو لیژنەیە فەشەلی هێناوە نەیتوانیەوە کارەکانی خۆی بکە ئەو لیژنەیەکی ئەکتیڤ نەبووە و هەر بە مردووی لەدایک بوو بەڵام سەبارەت پێم خۆشە لەسەر ئەو ڕێکەوتنەی کە ئێستا ئێمە وروژێنراوە و بە تایبەتی فراکسیۆنی پارتی بەتوندی دژی وەستاوەتەوە ئێمە لە ناچاریدا دەبێ هەوڵ بدەین خەڵکی هەرێمی کوردستان لەو ناخۆشی و ناڕەحەتی ڕزگارکەین ئەوە لە دەستمان بێ بەڵام نامانەی بیشارینەوە ئەو ویچە نەزەرە ئەو مقتەرەحەش من ڕێیەکی تایبەتیم هەیە پێم ناخۆشە قسەی بێئومێدی بکەم پێم ناخۆشە ڕەشبین بم بەڵام لە حەقەتە ئێمە لە واقیعەکەیدا دەزانین کە چۆنە سیاسەت دەکەن لە ڕاستیدا ئەو ویچ هەنەزەرەش جێبەجێ نابێ بۆ حکومەتی عێراق بۆی هەیە ڕاستەوخۆ تعامل لەگەڵ مەجلیسی محافەزەکاندا بکە بەڵام ئایا تعاملکردنی حکومەتی مەرکەزی لەگەڵ مەجلیسی محافەزەی هەولێر کە زۆرینەی پارتیەکە بۆ قەرارە رازی نیە و لە سلێمانیش کە یەکێتی پێی رازی نەبێ چۆن دەتوانین ئێمە ئەو بڕیارە جێبەجێکەین بۆیە لە نەتیجەدا هەردێتەوە ژێر دەسەڵاتی ئەوان ئایا محافەزەی هەولێر و محافیزی هەولێر و مەجلیسی محافەزە دەتوانێت ڕاستەوخۆوەفت بۆ بەغدا بنێرێ لەسەر موازنەی 2007 کۆبوونەوە بکە لەگەڵ عەبادی و بەرپرسانی دەستڕۆیشتووی بەغدا لە کاتێکا پارتی پێی رازی نەبێ ئایا دەتوانێت نەخێر ناتوانێت ئایا لە سلێمانی دەتوانێت نەخێر ناتوانێت چونکە یەکێتیش بەشێک بۆ لەو گەندەڵیەوە بەشێکیش بۆ لەو حکومەتە و بمانەوێت نەمانەوێت ئەویش تاکو ئێستا دەستی هەیە لەو حکومەتەوە بەو شێوەی هێناوێتی بەڵام لەوانەیە فراکسیۆنی یەکێتی لە بەغدا لەگەڵ ئێمەدا بۆ تا ئێستا دەڵێ ئێمە ئامادەین کە دەرچەیەک و منفەتێک ببینینەوە بۆ ئەوەی بتوانین هاوکاری هەرێمی کوردستان بکەین و ئێمە نوێنەری خەڵکی هەرێمی کوردستانین و ئەو خەڵکە دەنجی بە ئێمە داوە ئەوەی پێمان بکرێت دەوێت بۆی بکەین بەڵام ئەگەر بێت و پارتی و یەکێتی بەیەکەوە
وەستەرکردایەتی سیاسی کورد خەمی ئەو خەڵکیان نەبێ و بە هەمومان بەیەکەوە نەتوانین لە موازنەی 2017 پشک و بەشی هەرێمی کوردستان دیاری بکەین لە نەتیجەدا وەکو ساڵانی ڕابردوو هەر ئەوەیە کە جارێک کە دەنگی بۆ دەودرێتەوە 170 پشتی هەرێمی کوردستان نە بە دەستور نە بە یاسا تەسبیت نەبووە لە دەستوردا نەهاتووە کە پشتی هەرێمی کوردستان 170 ئەوەی هەیە ئیتفاقێکی شەفەوی 2-3 ساڵ لەمەوبەرە ئەو اتفاقی 2-3 ساڵ لەمەوبەرەش ئەوەیە کە زۆر جار هەیە مەسەلەن پابەند نابن پێیەوە ئەوە دیتمان کە لە ساڵانی ڕابردوو ئەو 2 ساڵە ئەو خەڵکی هەرێمی کوردستان بێڕاتبوو بێ مەعاشە کەسێک بەخەبەر نایە کەسێکی دڵسۆز نابینین بەڵێ سپاس دەکەم دواتە گەرم بۆ لای بەڕێستان مامۆستا دکتۆرە بەڕێزت باست لەوە کرد کە باس تەنها وەزیری پەروەردەکەوەی کە مامۆستایان لە بەرەوەی موچەی مامۆسایان فەشەلی ناوە پێویستی دەست دەکات بکەشێتەوە بە بڕای جەنابەت ئەی بۆ بەرپرسانی تر مەسەلەن کە ئێستا موچەی فەرمانبەران سەر موچەی فەرمانبەران نییەوە مەسەلەن سەبارەت بە حکوومەتیش پێ دوایە جددی حکوومەتی هەرێم لە مەسەلەی لەگەڵ بەغداد بۆ ڕێکەوتن لەسەر موچە حکوومەتی هەرێم هەرگیز جددی نیە بۆ بەرامبەر بۆ هەرگیز دڵسۆزیش نییە بەرامبەر بە موچەخۆرانی خۆی و بەرامبەر بە خەڵکی هەرێمی کوردستان من مەبەسم لە وەزیری تەربیە بۆیە ئەڵێم چونکە ئەو ئەڵێ ئەگەر بێت و تەربیە بە یاسای یونسکۆ لە 47 ڕۆژ تێپەڕێ ئەو ساڵە هەژمار ناکرێ یعنی کەواتە تۆ کاتێک کە خۆت ناوی خۆت ناوەنەی وەزیر کاتێک کە خوێندنەکەت هەژمار نەکرێ لە یاسای دەوڵەتیە پێویستە کاتەوە وەزیر بیت ئەمە ئەگرێتە من مەبەستەکەم لێرا کە وەزیری تەربیە ئەینا هەموو وەزیرەکان بەرپرسن بە هەموو جۆرە وەزارەتەکانی ترەوانێ بەرپرسن بەڵام خوێندن جیاوازە فەکتەرێکی ئەساسیە بۆ پێشکەوتنی وڵات ئەمە هەیە لێرا مەبەستم لە وەزیری تەربیە بەم شێوازەیە حکوومەتی هەرێمی کوردستان هەرگیز دڵسۆز نیە بەرامبەر بە هاوڵاتیانی خۆی چونکە ئەگەر دڵسۆز بووایە ئەم ئەساتی ئەمڕۆی دروست نەکرد کە تایە دروست بۆتەوانێ بەڵام من قسە تعلیقێک لەسەر قسەکانی کاکسلام کە ئێستا مەبەستی لەوەی هەیە کە ئەڵێ کۆمەڵێک لە ئەوانەی کە لەو پێش دوژمنی هەرێمی کوردستان بوون ئەمڕۆ بۆن بێت کە من بە ڕاشکاویڵم ئەوەیە کە حەنان فەتلاویە من یەکێک بووم لەوانەی کە بوومە زەحیەیەکی فەیسبوک و تۆڕە کۆمەڵایەتەکان و هەمیان کە ڕسمی من و حەنان فەتلاویان دانا کە بە کەسێکی یعنی با بڵێن دژی کوردیان ناکەچی ئەمڕۆ بەداخەوانەیە ئەبینم لە ناو فەیسبوکە و جێگەی یعنی بەڕاستی بۆتە ئەوەی کەوا هەموو دەستخۆشی لە حەنان فەتلاوی ئەکرێ کە ئەڵێن وڵا لەسەر بودجەی هەرێمی کوردستان هەڵی یاوەتێ من نمونەیەکە بۆ گەرمەوانێ لە ناو پەرلەمانە دانیشت بووین طبعا هەموو شتەکانمان دووبارە بوو لە ئەوەی کە یعنی بەش بە حاڵی من کاکسەلام و ئیلا غێری مامۆستا ئەحمەد و هەر سەلیم بەڵێ هەر یەکێکمان یعنی ئەوەی لە دە سەڵاتمانە هەموو بێ خواخوامانە موچەی پێشمەرگا موچەی هەرێمی کوردستان بکەینەوە بەڵام چی بوو یەکێکی وتم باش ئێوە هەمووتان دووبارەیە قسەکانمان دووبارەیە یعنی بەو شێوازە یەکێک پێمەڵێت یاڵە وڵای دکتۆرێکیان ئەگەر بێت و ئێمە قسە نەکەین دەنگدەرەکانمان پێمانەڵێ وڵا لە موجەی موازنەی 2017 قسە کردەوە کەواتە من بۆیە قساکەم بۆی لە شاشەکەەوە دەرکەوم کەوا تۆ قسەت کردو لەسەر موازنە یعنی نەهاتووی بەجددی لەسەر ئەساسیەتێکی تەواوەتی بیکەیت ئەمڕۆ هەرێمی کوردستان لە مەئساتایەوە لەمە یعنی لەمە بە دەرەئیتر گەیشتوتە حاڵەتێکی کەوا خلل اجتماعي دروست بۆ تەفەکوکی اجتماعی دروست بۆ انهیاری اقتصادیە انهیاری صحیە انهیاری تربویە هەموو جۆرەکان یعنی کەواتە هیچ ڕەکیزەیەک نەماوە کەوا ئێمە هەرسی نهێنابێ خۆ باشە حکومڕانی لە دەسەڵاتە حکومەتی هەرێمی کوردستان تۆ دەسەڵاتی کە ئیدارا بێ بەڕێ خۆ تۆ باوکایەتی نیت یعنی هەتا ناوەکە بە منەوە بنووسە کە ئەبێ ئیتر سەرۆکی حکوومەت هەرتۆ بی تو سەرۆکی هەرێمی کوردستان تۆ بیواز بێنە تۆ باوکی نیت باوک سالاری نییە باوک ئەوەیە کە ڕاستە ئێستا مەسەن شانازی بەوەکەمە هەتا بە هەموو نەوەکانی دوای منیش میرزاکەی هەر پێوە ئەمێنێتەوە ئەمە شانازی باوکایەتی بەڵام خۆ تۆ حکوومەت ئیدارە ئەەکەیت کارگێڕی وڵاتێک گەبەی بەدەستەوانی کە پێت ناکری واز بێنە یعنی ئەمانەتە لە سیاسەتی شاجۆرێکی بۆ خەڵکی هەرێمی کوردستان بێت دوو سیاسەت دوو ڕێ هەیە ڕێژی ئەعلامیە انتخاباتیە و ڕێکی شەیە کە بندیوارەکانە ئەو بندیوارانە لا يزال لە هەموو فراکسیۆنە کوردیەکانە موجودە لە هەموو ئەحزابە کوردیەکانە موجودە ماوەرا ئەلکەواریس چ ئیتفاقیە دەکەن و لەسەر شاشەکانیشا چ ئیتفاقیە دەکەن یعنی ئەمە شتێکە کە مەیخ یعنی هەرێمی خەڵکی هەرێمی کوردستان بانە بێتە دەستکەلای ئێمە ئەم پرۆژەیە هەیە پێویستی بە یارمەتی دەرەکیش هەیە نەک چۆن یارمەتی دەرەکی بۆ نمونە لەکوێ بەڵام ئێستا خۆتان لە ناوخۆدا فراکسیۆنە کوردیەکان یەکرانمتەوە
من بەڕاستی لەم بەڕاشکایڵم فراکسیۆنی پارتی ماهڕزەیەکی گەورەیە بەرامبەر بەمەوە 37 دەنگی لەلایە ئەمە یعنی ئەقلیاتەکان لەگەڵ پارتیایە چونکە لەسەر حسابی منطقەی مسڵ و ئەمانە هەرسەر بە پارتین بە حقیقەتە ئەمە 28 بە حوتەکە لای ئەوە 30 دەنگ لە لای یعنی کوردستانە ئایا بەڵام ئێمە خۆ ئێستا تا ئێستا باشە ڕزم هەیە بۆ مەلا بەختیار ڕۆژێک لەمە لە لقائێکاوتی ئەندا پەرلەمانەکان وەکو قازوان یعنی ئێمە هەچێک خوان قاز نین ئەکەواتە ئێمە چێکمان پێوتە نەبێ ئەوە بکەن ئایا یەکێتی نیشتیمانی ڕازیە بەوەی کەوا لە سیاسەتی هەرێمی کورد یعنی ناو شاری سلێمانیە هەموو ئەو داهاتانی لە هەرێمی لە سلێمانیە ئەڕوات کە ئەچێتەوانێ بۆ هەولێر بینێرێتەوە بۆ بەغا ئایا ئەو تەنکەرە نەوتانی کەوا ئەڕوا لە پێنجون و لە شوێنەکانی تری ناو هەرێمی کورد ناو شاری سلێمانی وانێت تەسلیم بە بەغایە کاتەوانێت تا بە بەغا بەو شێوازە تۆ ئەم خەڵکە لە مەساتەکە دەرکەی ئەوەی کە هەیە دوولایەنەیە یەکێتی و پارتی مەسئولن بەرامبەر بەمە لە عینە کاتیشا بە حقیقەتێکی تر هەیە حکوومەتی بەغاش نایەوێ جارێکی تر هەرێمی کوردستان بخاتەوە ژێر ئەوەی کەوا ئێمە چوکترین شت ئەمڕۆ سەرۆکی لیژنەی مالیە ئەڵێت دابەزێنی موچەی فەرمانبەرانی شاری یعنی عێراق خۆی لە سا 4.8 دابەزێنرێ کەواتە تۆ ئێمە یەن شتێکی زۆر گەورەمان پێەیە بەڵام چییە بێت ئێمە من لە ئەم پرۆژەیە بە حقیقەتەن ناتوانم بڵم لە سەداسەتی نەبێت لە سانەوەی ئەزانم کە معارەزە هەیە لەسەری مەهماکانە دەنگمان پێێنا لەگەڵ شیعەس ڕێکەوتین لەگەڵ سونە ڕێکەوتین لەگەڵ کوردەکانە دەنگماندا ئەڕوە بەڵام دەرەکی بەرەزوت چۆنین لایەن دەرەکی دەوڵەتان پێویستی بەڵێ دەوڵەتانیش پێویستی بەوەیە بەڵێ ئەمریکا تۆ پێشمەرگەی منەی بەکوش بۆ ڕزگارکردنی شاری موسڵ وەصف مەکەی بەوەی کەوا پێشمەرگە یعنی شۆڕژگێڕێکە ئەتوانێت کە خاکی موسڵ ڕزگار بکە ئەی بۆ نایی لە مەساتەکان ئیجباری حکوومەتی عێراقی بکەیتەوانەیە کەوا بودجەی هەرێمی کوردستان بات خۆی مشکلەکە لە موچەیان نییە مشکلەکە لە سەدا حەڤەکەیە یعنی ئێمە ناتوانین شتێک هەبێکەوە بڵێن موچەی ئەم فەرمانبەرە بە ئەوەیان بەتیایە و دوای ئێمە ئەگەر بێت و لە هەرێمی کوردستانە سیرکەین یعنی نازانم هیچ شتێک نییە ناوی یاسا بێ هیچ شتێک نییە ناوی شەرعیت بێت لە هەرێمی کوردستانە یعنی بەش بە حاڵی خۆت بەڕێزت لێستە کە تۆ ئالێرا دانیشتی من نازانم بەڕێزت شەرعێتت هەیە یان نا من بە بەڕێستەڵم تۆ شەرعێتە نییە بۆ چونکە تۆ لە هەرێمێکە ئاژیت سەرۆکێکە هەیە ناشەرعیە یعنی ناشەرعیە حەج قەرارێ لە هەرێمی کوردستان نابێ ئەوەی کە لە دوهۆکە ئەوەی لە هەولێر ئەوەی لە سلێمانی هەمووی ناشەرعیە ئەوە مەسعود بەرزانی ساڵێکی تریشی خان لە نۆزەی هەشتی ساڵی 2015 وانە نێ بە ناشەرعی ماوەتەوانێ باشە خۆ نۆزەی هەشتی ساڵی 2016 ژوڕی کەواتە تۆ چەندێکە چەند ویلایەتێ بڕی سێ ویلایەتی زیاتر بڕی کەواتە ئێمە ئەوەی کە من لێرەیە مەساتەکان لە چیایە لە ناو هەرێمی کوردستانە لەناو ئەو خەڵکە هەیە مەفروزە ئێمە ئیجباری دەسەڵاتداران بکەین بێنە خوارەوانێ حقیقەتێک هەیە کە ئەبێ ئەوان بێن بگۆڕێن چونکە بە گۆڕینی شخصێتەکان لە هەرێمی کوردستانە بە گۆڕینی دەسەڵاتی ئەو کاتە ئەتوانین مەساتی شارع چاکەین ئەینا وەکو کاکسەری مەڵێ ڕاستە ئێمە من بەش بە حاڵی خۆم ئەڵێم ئەم پرۆژەیە ڕەنگە لە سەدانەوەی لەلایەن عەبادی و ئەترازی لێگیرێ دەنگەهێنێ فرض نادەنی هێنا فەقەرەکەمان دانا لە موازنەیە بەڵامێشێکی تر هەیە لێ لە محکمە ئیتیحادی تاعنی لێ ئەیە عەبادی تاعنی لێ ئەیە لە مەوزوعەکە سپاس دەکەم بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورد وەردەگرین دواتەگەڕین لای مامۆستا سەلیم لە هەولێر لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ با سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی کۆمپانیای ئەسێ بە لە بەرچاوگرتنی قەیرانی دارایی مۆبایلە تایبەتەکانی دەکاتە قستی مانگانە Q4 14,000 دینار Q5 17,000 دینار پەلە بکە بە بەخاوەنی یەکێک لە مۆبایلەکانی ئەسێ کە دوو مۆدێل و 4 ڕنگ لە خۆ دەگرێت بە قستی زۆر گونجاو ئەسێ پێشەنگی تەکنەلۆژیای نوێ
ئەم سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. کاتر نییە بچیتە بازار بۆ کڕینی پێداویستی ئەلکترۆنیەکان وەک هەمیشە کۆمپانیای ئەسێ خزمەتگوزاری نوێی بۆ ئامادەکردوون. ئێستا دەتوانیت لە ڕێگەی ئینتەرنێتەوە سەرجەم ئامرەکانی کۆمپانیای ئەسێ بکڕی و هەموو جۆرە کارتێکی موبایل و ئینتەرنێت بەدەست بخەیت. ئێمە بۆتان دەگەێنینە ماڵ و شوێنی کارەکانتان. لە ڕێگای کارتی ئەسێەوە ئەبیتە بەشداربووی سەرەکی ئەم خزمەتگوزاریە. لە $25 زیاتر پێداویستی بکڕە و کرێ گواستنەوەکەت لەسەر کۆمپانیا دەبێت. ئەسێ پێشەنگی تەکنەلۆجیای نوێ. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان مامۆستاگەر بگەنێن و لای بەڕێستان باست لە لیژنەی موچەی فەرمانبەرانی هەرێم کرد کە تاکو ئێستا نەیتوانیوە کارەکانی خۆی جێبەجێ بکاتەوە کارەکەی چەوە کارەکەی دیسانەوە پەیوەندی بە ململانەی سیاسیە کە کارەکانی ئەم لیژنەی تا ئێستا پەخستووە. من پێم وایە هەم بەغدا و لە هەمان کاتیشە هەرێمی کوردستان بەیەکەوە یعنی نیازپاچیەک نییە بۆ ڕێکەوتن نیازپاچیەک نییە بۆ لێک نێزیک بوونەوە مەوزوعی شتێک کە بە لیژنە سپارد معنایەوە نەکرێت هەر تەشکیلکردنی ئەو لیژنە بەو شێوەیە بەڕاستی جێگای سەرنجە کە کاتێک لیژنەکە تەشکیل دەبێت نەتواندرابێت تاکو ئێستا یەک کۆبوونەوە بکە بخۆیەوە بەڵگەیە لەسەر شکستی ئەو لیژنەیە بەڵام شتێکی کابوو پێم خۆش بوو ئیشارەی پێ بدەم مەوزوعی ئەو دەنگ و باسەی کە ئێستا هەیە کە بەغدا ڕاستەوخۆ مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان بکە ئەوە لە چیەوە هات یعنی لە کاتێکا کە لە هەرێمی کوردستان پەرلەمانمان نییە کە پەرلەمان نییە ماتەوە ئەو مؤسسە شەرعیە گەورە کە بتوانێت ڕقابەی حکومەت بکات نەماوە و لە هەمان کاتیشا ئێمە وەزیرێکمان هەیە دێتە سەر شاشە و لە چۆن دەڵێ لە بڵندگۆیەکی ڕسمیەوە ڕای دەگەێنێ ئەگەر بێت و نەوت لە ئێستا زۆر زیاتریش بکاوە قیمەتی بێتە $100 ولا لە 250,000 بەرمیلەوە بکەینێ 1 ملیۆن بەرمیلیشدا قەیران لە هەرێمی کوردستان قەت چارەسەر نابێ ئەوەی کرد کە بازاری خەڵکی هەرێمی کوردستان بکوژێ ئەوەی کرد کە خەڵک نەک هەر موچەکە نادرێ لە هەمان کاتا بازاریشی کوش دەبێ ئەو جابیر بکرێتەوە لە شوێنێکی دیکە چارەسەر بدۆزرێتەوە و پێویستە لەسەر دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان دەستخۆشی بکەن لە ئەندام پەرلەمانەکان لە کوتلەکان و هەموو کوتلەکان بەیەکەوە دەبێت سوپاس گوزار بن دەبێت سوپاسی ئەندام پەرلەمانەکان بکرێت کە ئەو بیرۆکەیان تەڕح کردووە دەی پشتگیریی تەواوی بکەن بۆی بتواندرێ ئێمە لەو ڕێگەیەوە ئەو کێشەی لە هەرێمی کوردستان چارەسەرکەین ئەگەر چی ئێمە بەڕاستی یاسایەکمان نییە بە ناوی یاسای ئەوەی کە بەغدا موچەی هەرێمی کوردستان بدە تەنها ئەو 170 کە لە کاتی دەنگدانە دەبێ بە یاسا واتە کە تەسویتی لەسەر دەکرێت پشک و بەشی هەرێمی کوردستان کە 170 دەبێتە یاسا بەڵام بەو شێوەی کە ئێستا هەیە ئێمە ناتوانین هیچ بکەین ئەگەر بێت و لایەنە کوردەکان هەموو بەیەکەوە ڕێک نەکەون چووکە وەک باسم کرد محافزەکان ئەوانە کەسی حیزبین بەڵکو زۆربیان لە قیادەی حیزبەکانن و لە هەمان کاتە مەجلیسی محافەزەی پارتی وێچێتی تێیدا موسەیتەرن ئەگەر بێت و ئەوانە ڕازی نەبن و ئەوانە دەست پێشخەر نەبن بە تەکید ناتواندرێ ئەو خەونەش ئەو هەوڵەش بە هەمان شێوە شکستی پێدەهێنرێ وەک بۆ خۆیان چارەسەرێک نادۆزنەوە بۆ خەڵکی هەرێمی کوردستان و بێبەشیانکردن و بێنانیانکردن و بێبەرجانکردن لێ ناگەڕێن لە بەغداش ئەوە چارەسەر ببێ ئەو کاتێ ئەینە المەفەرەدێ و خەڵکە چی بکا بەرەو شوێ بڕوا بەڕاستی ئەوە کوشتێکی بەتیئی خەڵکی کوردستانە و سوکایەتیکردنە بە خەڵکی هەرێمی کوردستان و بێڕێزێ بە هەموو دانیشتوانی هەرێمی کوردستان زۆر باشانی پێ ئێستا خۆشە بە کورتی ئەوەی بگەێنم نەک هەر وەزیر نەک هەر وەزیرێک بەڵێ نەک هەر وەزیرێک دەست لە کار بچێشێتەوە حکومەتێک نەتوانێت کە موچەی هاوڵاتیان موچەخۆرانی خۆی بدا بەڕاستیان حکومەتە بۆ خۆی هەڵوەشاوەیە یعنی ئەگەر ناویش لە خۆی حکومەت هەر هەڵوەشاوەیە حکومەتێکی شکست خواردووە حکومەتێکی فەشەلی هێناوە بۆیە بەڕاستی حکومەتێکە بە سەیکەلی هەیە ناتوانێت کۆب بێتەوە ئەو کۆبوونەوەی کە دەشیکا لە ئەنجومەنی وەزیران تەنها بۆیە چۆن لە چ شوێنێککە ڕاتب کەم کاتەوە چۆن موچە نەدا چۆن بە خەڵک بڵێ ئەوە کێشە چارەسەر نابێت تەنها هەر ئەوەیە فەرموو ئەوە ماوەی 2 ساڵەتیان کردەوە هەرێمی کوردستان ئەگەر لە ڕابردوودا بەشی بەغدا هات پێ وەزعی هەرێمی پێ چارەسەر بوو بێ لە ئێستادا کە کەوتوینە سەردەستی خۆمان فەرموو چمان کردووە
باشە بۆ بیر ناکەنەوە لەو خەڵکە باشە شەرمنی ئەو هەموو مامۆستایە دێتە دەر ڕۆژێ هەتا ئەوەرە قسەیان پێ دەگوترێ بەرامبەر بەو هەموو منەظەمە دۆلیانە بەرامبەر بە عالەم ئەوانە چ جواب دەدەنەوە خۆر ئەوە نییە تو جادە و بانێک و کارەبایەکەشیان ئێستا فەشەلی هێناوە کام وەزارەتی ئێستا بتوانێت کارەکەی خۆی بە تەواوی بکە بۆیە حکوومەت لە ئێستادا حکوومەتێکی شکست خواردووە و بەڕاستی کە پێویستە دەست لە کار بچێشێتەوە و ببێتە حکوومەتی تەصریف الأعمال تەنها کاربڕێکەر بێ چونکە هیچ یاسا و شەرعیەتێکی نامێنێ ئەگەر بێت و بەو شێوەیە بڕوە حتا ئێستا دەڕێن لە هەولێر وڵات تەربیە ئیش دەکا باشە کام مامۆستا ڕازیە بۆ تەلەبە ڕۆژێ 3 دەرسونی و بخوێنێ و 2 دەرس بخوێنێ بۆیە بەڕاستی لە هەولێریش بەو شێوەیە نییە وەکو باز دەکەن تەنها هەر ئەوەیە کە هەیبەت و هەیمەنەیەکەیەکە ناتوانن تعبیر بدەن لەو معاناتەی کە تێیدایەکە ئەوە زۆرێکی دیکەی لە زوڵم لە مامۆستایان بخوار مامۆستایان نینکاکە بۆ دکتۆرەکانمان مەشاکیلیان نییە بۆ مۆزەفەکانی دیکەی سەر بە وەزارەتەکانی دیکە مەشاکیلیان نییە بۆ مامۆستایانی ئاینی مەشاکیلیان نییە ئەوانە پارەیان لەکوێ بێرن ئەوانە هەموو موچەخۆری ئەو وڵاتەنەکەوە بەڕاستی برسیان کردوون بێنانیان کردوون بەڵێ زۆر باشە ئیسەبارەت بۆی کە بەرەز وتت ینی ئێستا کێ نەولایانەی کە ناوێت لە ناوخۆی هەرێم چارەسەری موچە بکرێنیاڵ لە بەغداش چارەسەر بکرێ ئەی لەکوێ بگەڕین بۆ چارەسەر ینی ئەوان دەیانەوێت چی بکەن مادام یان دەیانەوێت خەڵکی کوردستان زیاتر برسیکەن ئەوەی کە دەبینین کاک عەبدولحەکیم مەسەلەن لەو کاتێک کە ئاشتی هەورامی ڕای دەگەێنێ کە سعری نەوت ببێتە $100 ئەو کێشە چارەسەر نابێ و ئەگەر بێت و عەدەدی بە ئەو بەرمیلانەی کە دەری دێنین بگاتە 1 ملیۆن بەرمیلیش هەناردەی کەین هەر کێشەکە چارەسەر نابێ ئەوە چ معنایە دەگەێنێ دەڵێ ئێمە ئەو کێشە چارەسەر نابێ پێت دەڵێ بە کوردی و بە کوردی پێت دەڵێ ئێوە دەبێت ئاوا بژین ئێوە دەبێت بەو معاناتە بژین ینی چارەسەر نابێت چ پەیامەکە پێم وایە ئەو جارەی ئاشتی قسەکەی ڕاست کردووە ینی ڕاستیەکەی بە خەڵکی هەرێمی کوردستان گوتووە کە هەتاوەکو خەڵک ئەو بەرپرسانە کە بۆ خۆشی بەشێکە تێیدا لەو شکستەی هەتاوەکو سەرۆت و سامانی هەرێمی کوردستان بە هەدەردەن هەتاوەکو بەرپرسێ بتوانێت دەست بەسەر بیرێنەوتەکاندا بگرن هەتاوەکو ئەو هەموو شەڕاکەتە هەبێ لەگەڵ بەرپرسانی دەرەوە بۆ کەس محاسەبەیان نەکا هەتاوەکو ئەو کەسانەی کە لێرە ممەثل و لە قونسوڵخانەکان بە پارە دەمیان بگیرێ بەتەکید ئەو وەزع هەراوا دەبێ هەتا یاسا سەروەر نەبێ پەرلەمان نەبێ دادگا بێ لایەن نەبێ کەس نەبێ محکەمەیانکە کەس نەبێ محاسەبەیانکە هەر کەسێ هێز و قووەتی هەبوو بۆ خۆی بتوانێت بفرۆشێ بگرێ ببڕێ کەس قسەی لەگەڵ نەکا بەتەکید وەزع هەروا دەبێ هەر قەت چاک نابێ هەتا وڵات نەبێتە دامەزراوەی هەتا نەبێتە موەسسەسەی شەرعی حاڵمان قەت چاک نابێ بەو شێوەیە بەڵێ سوپاس دەکەم دواتە گەڕێم بۆ لای بەڕێستان دکتۆرە سەبات بووی ینی بۆچی کە لە هەرێم چارەسەر ناکری کێشەی موچە سە بۆ چەندێک لایەن لەگەڵ ئەوژانی کە لە بەغداش چارەسەرەکە بدۆزێتەوە ئەگەر چارەسەرەکە لە بەغداد بێ طبعا خۆی من لە بیدایەتی شوانێ وتومە ئێمە نەبووین بە دەوڵەتێک تا لە عێراقا بپچڕێن و ئەمەش بوو بەوەی کەوا بە خیانەتکار دانرام کرابە ناو کۆمەڵێک ئیتیهاماتەوانێ لەلایەن هەر ئەو حیزبەی کە منی هەڵبژاردبوو کە بزوتنەوەی گۆڕان و خەڵکی جەماوەرێکی زۆریشیان هاندا بەوژێکە تۆ کاتێ نەبووی بە دەوڵەت کەواتە تۆ ئەبێ پابندبی بە هەموو ئەو سیاسەتانی کە لە حکوومەتی عێراقیە هەیە لەسەر ئەو سیاسەتە بڕۆیت هەر کاتێک کە بووین بە دەوڵەت بەڵێ با بڵێن سیاسەتی استراتیجێتی خۆم علاقاتی دەرەوەی خۆم نەوتی خۆم بە شێوازێکی تر دا ئەڕێژمەوانێک کە لە خزمەتی هەموو هەرێمی کوردستان ئابێت ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستانە ئەگوزەرێ هەرێمی کوردستان ئەوانەی کە دەسەڵاتدارانن من بەبەسم لە تەنیا وەزیری تەربیە نەبووە هەموو وەزیرەکان پێش 2 ساڵ لەمە و پێش کە 30 کەس بە دەرمانێک چاوی کوێر بوو لە هەرێمی کوردستانە بوو مباشرەتەن بە وەزیری سەحەم و دوتم بەڵێ دکتۆر ڕێکەوت دەبێت ئیستیقالە بکەیت چکە تۆ 30 کەسی کوێر کردو تۆ مەسئولیت یعنی من کاتێکە بووم بە وەزیرێک لە بچووکترین غەڵەتی ناو وەزارەتەکەمەوانێ من مەسئولم من بەرپرسم لە خۆشی گوزەرانی ئەو خەڵکی کە لەویا هەیە ئەیناک کە دائنیشم لەسەر ئەنجومەنی وەزیر
ئیران بۆ کورسێکی هین نییە کارتۆنی نیم ئەبێ دیفاع لە هەمووی بکەمتیە هەرێمی کوردستان نایەوێ ئەم کێشەیە حل ببێ نەخۆی پێ حەل بێ نە ئەشتوانێ لەگەڵ عێراقا حەلکات چونکە بۆچی لە بەردەمی هەرێمی کوردستانە ئێمە لە موازنەیە شتێکمان هەیە کە پێی ئەوترێ یعنی لە مادەیەکە ئەڵێ لە 2004وانێ هەتاوکو 2016 هەچی ئێراداتێکت هەبێ بێت تەسلیم بکەیتەوانێ ڕقابەی مالیەیە بۆ هەرێمی کوردستان چیت کردووە لە سلێمانی چی فرۆشراوە لە هەولێر چی فرۆشراوە لە گومرگەکانی دۆهۆکا چی فرۆشراوە ئەبێ ڕادستی حکوومەتی ئیتحادی بکرێتەوانێ ئەمانە هەمووی سفر کراوە هەمووی چۆتە گیرفانی بنەماڵەوانێ هەمووی چۆتە گیرفانی ئەم دو حیزبەوانێ تازە ئەوە چۆن دەریێتەوە لەبەرەوە چی ئەکات ئێستا ساحەیەکی چۆڵ کردووە ئەڵێ تۆپەکەی فرەیە یعنی بۆ نمونە هاتنی مەسعود بەرزانی بۆ بەغا لەسەر چه ئەساسێک بوو هات لەگەڵ ڕێکە بۆ موچەی هەرێمی کوردستان یا بۆ بوجەکەی لە ساحەفە نەخەر بۆ شەڕەکەی مووسڵ هاتیت نایەوێ حەلی مشکیلەکە بکاتیایە هەر بەم گێژاوەی ئەینێنێتەوانێ تەنیا شتێکیش هەدەفەکە چیە مانەوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانە لەسەر دەسەڵاتێک کە بمێنێتەوانێ بۆ ویلایەتەکەیەوە ساڵەکەی تریشی برد ساڵێکی ماوە پەرلەمانی کوردستان بە خۆشەرعەتی نەماوە ئێترتەوە بۆ ینی لە 21 نوێی 2007 بێ دیسان و انتخابات بکرێتەوانێ و دەستێکی نۆ بۆ پەرلەمان کەواتە مەسعود بەرزانی بەبێ هیچ یاسایە 2016 ڕاکێشە کەواتە تۆ لێرەیە هەموو ئەوانە باش پێێنی بەپرسی قەیرانداراییەوانێت پێێنی هەمووی ئەمانە ئەگەڕێتەوانێ بۆ پرسی سەرۆکایەتی هەرێم بەتەکیدی من ئەیڵام کە هەموو ئەم قەیرانانی کە دروستی کردووە لە حکوومەتی هەرێمی کوردستانە سەرۆکایەتی هەرێمە چونکە کاتێک کە تۆ پەرلەمانەکەت لەسەر چه ئەساسێ پەرلەمانی لەسەر ئەوەی کە لابرکە دکتۆر یوسف خوانەخواسە توانای نییە بەڵە توانایەکی گەورەی پەرلەمانی و ڕێچکێکی پەرلەمانی زۆر جوانی ئەبەر بەڕێوانێ بەڵام خەریکی چی بوو خەریکی ئەو بوو کە یاسای سەرۆکایەتی تازە کاتەوانێ یاسای سەرۆکایەتی لە پەرلەمانە دەنگ بێنێتیایە لەبەرەوە چیان کرد ئینقلابێک کرا بەسەر پەرلەمانە وەزیرەکانی گۆڕان کرا اینجا هاتن چیان کردووە حساریشان خستە سەر خەڵکەکە بۆ ئەوی کەواتەوە یاسای سەرۆکایەتی و باز نەکردنی سەرۆکی هەرێمی کوردستان ببێتە چیە لادانێکی لێتیا دروست ببێتەوانێ و هاتی برسیتی کرد زۆر باش ئەگەر بیانەوێت لەناو خۆشدا چارەسەر هەیە گە شەفافێتە بێت بەڵێ چارەسەر هەیە ئێستا تۆ ئیرادا من یەک پرسیار لە مەسعود بەرزانی یەلەکن نیە چیروان بەرزانی ئێمە کاتێ لەنەوە یەکەوانێ هەتا 2004 یەک تەنەکە نۆتمان نەفرۆشتووە یەک دینار لە حکوومەتی عێراقیەوە بۆمان نەهاتووە ئەی باشە خۆ من خۆم وەزەف بووم لەو کاتەیە هەموو مایەک لە کاتی خۆیان لە 30 مانگە موچەکەی خۆم وەرگرتووە تۆ تەمانێ مناڵە بەڵام من وەزەف بووم لە 30 مانگە موچەی خۆمم وەرگرتووە تەنیا لە ساڵی 1990 کە پێشەوەی پەرلەمان بێ 3 دانە مانگ موچە نەئیرا و 3 مانگکە من یەکێک لەو کاتانە کە بەڕێوەبەری قوتابخانەیەک بووم بە حەقیقەتەن ئەو مامۆسانی کە دەستیان کورد بووانێ محاضرێکی یعنی دەرەچی بوونتیایە 20 دینار بوو یا 15 دینار بوو ئەمانێ هەرسێکین بە زیاوانێ وەرگرتەوانێ کەواتە تۆ توانیوتە ئەشتوانی بیکەیت بەڵام ناتەوێ بیکەیت چونکە تۆ لە هەمووی لە چیا کۆ کردوتەوانێت لە شخصێکە هەر هەموو کێشەکانی هەرێمی کوردستان ئەم برسیکردنەی هەرێمی کوردستان بەسراوتەوە بە یەک شخصوانێ کە ئەویش مەسعود بەرزانیە فەرموو با اعتراف بکەن کە مەسعود بەرزانی سەرۆکی هەرێمی کوردستانە هەموو کێشەکان حەل بێت سپاس دەکەم دواتە گەرم ولا بەز کاتمانە بوو مامۆستا گەر بگەرم وڵای بەڕێز سەبارەت بە مەسەلەی ڕێگنەکەوتن لەگەڵ بەغداد ئێستا کێ قازانجی کردووە گەر کێشەکە بەم شێوە بمێنێتەوە ئێوە وەکو پەرلەمانتاران نەتوانن حکوومەتی هەرێم و بەغداد مولزەم بکەن ینی کێ قازانج دەکات لەوەی کە دۆخەکە بەم شێوە بمێنەوە لە ڕابردوودا کە ئیلتیزام نەبووە ڕێکەوتنەکار کەسە بە کەیفی خۆی مامەڵی کردووە ئێستا کێ قازانج دەکە بمانەوەی ئەم دۆخە خەڵک یان بەرپرسان بەتەکید ئەگەر دۆخەکە بەو شێوەیە بمێنێتەوە ئەو کەسانی دەستیان بەسەر بیرێنەوتەکانی هەرێمی کوردستاندا گرتووە و کەسانی کە دەستیان بەسەر خاڵە سنووریەکانی هەرێمی کوردستاندا گرتووە ئەوانە سوودمەند دەبن ئەوانەی کە سەروەت و سامانی هەرێمی کوردستان بەتاڵان دەبن ئەوانە سوودمەند دەبن و ئەوەی زەرەت دەکات لە نەتیجەدا موچەخۆرانی هەرێمی کوردستانن هاوڵاتیانی هەرێمی کوردستانن پیشەوەرانی هەرێمی کوردستانن ئەوانە زەرەت دەکەن لە سەرنجام بۆیە ئەوەی کە دەبینین لە ئێستادا هیچ کەسێک لە هەرێمی کوردستاندا سوودمەند نییە جگە لە چەند کەسێکی موچەخۆری هەلپەرستی وەکو ئەو کەسەی کە تەنها لە بازاری قەلەباڵغا دەیانەوێ دزی بکەن وەکو چۆن دەڵێ دز بازارێکی ئالۆزی دەوێت ئەوانە هەتا ئالۆزی لە هەرێمی کوردستان دروستکەن هەتا پشەوی دروستکەن هەتا بێسەروبەری دروستکەن هەتا قەیران لە دوای قەیران بیخولقێنن بۆ خۆیان لەو بابەتەدا دەتوانن دزی زیاتر بکەن
لە هەمان کاتیشە وەکو بڵێ وەکو ئەو ڕاوچیان کە لە ئاوێکی لێڵدا دایانەوێت ڕاو بکەن بۆیە لە ئێستادا وەزعی هەرێمی کوردستانیان لێڵ کردووە و قەیران لە دوای قەیران دروستیان کردووە سوودمەندی یەکەم بەشێکن لەو بەرپرسانەی کە نابەرپرسانە هیچ سۆز و هیچ هەستکردنێکی بە مەسئولیانەتان لە دەروندانیە بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تەنیا و تەنیا ئەوانە سوودمەندن و زەرمەندی یەکەم هاوڵاتیانی هەرێمی کوردستان. زۆر باشە ئەنی بەرز پێ دوای ئێستاوانەی کە دەسەڵات هەرێمی کوردستان دەبن بەڕێوە دزنێن لە چ ڕوویەکەوە دزنەوانە لە چ ڕوویەکەوە بازاری شێواویان دەوێت؟ دزی کە ئێستا پێی دەڵێن فەساد هەمویان متفقن لەسەر ئەو کەلیمەی بەزناوەکان گۆڕیوە پێی دەڵێن فەساد گەندەڵی یعنی دزی باشە ئێمە کاتێکە دەبینین لە هەرێمی کوردستانە نەوت دەڕواوە نەوت دەفرۆشرێ لە کاتێکا کە ئیعلان دەکرێت دەڵێ ئێمە 20 میلیارد دۆلار قەرزارین باشە تۆ ئەو هەموو پارە قەرزاری لە کاتێکا تۆ نەوتت فرۆشتووە خۆ نەگە نەوتی شت بکڕی باە ئەوەندە قەرزار نەدەبووی یعنی ئەوە چی لێ دەخوێنرێتەوە ئەو پارە بۆ شوێ چووە پارەیە کە نەکرێت بە مؤسسات و نەکرێت بە بیناوە بۆ ئاوادانی سرف نەکرێ و نەدرێت بە موچە خۆرانی خۆی و مۆنەوتیش لە هەمان کاتە هەر بڕوە ئەو پارە چی لێ دێ بۆ کوێ دەڕوا دەدرێ بەچێ چ ناوێکی لێ دەنێن بۆ خۆ ینی هەر کەسێک چاوی هەبێ و هەر کەسێکەوە عقلی هەبێ هەر کەسێکەوە گوێی هەبێ بەڕاستی دەزانێ ئەوانە لە ژێر پەردەی دەسەڵاتداری و بە ناوی کوردایەتی و بە ناوی دەسەڵاتەوە بەڕاستی زوڵم لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەکەن و دزیەک دەکەن بە نوێژی نیوەڕۆ ئەمە ناوی لێ دەنین بازاری قەڵەباڵغ تەنها دروستکردنی ئەو قەیرانانەی کە ئێستا لە هەرێمی کوردستاندا هەیە مەسەرەن دروستکردنی کێشە لە بەهۆی موچەوە و بەهۆی کارەباوە بەهۆی تربیەوە هەموو بەڵگەی لەسەر ئەوەی ئەوانە مەبەستیانە لێرەدا دزی دەکەن و منەتی هیچ کەسێکیش نازانن و بێدەنجی و سکوت و بێدەنجی و بێمەوقیفی و چۆن دەڵێ ترساندنی خەڵکی خۆیان وایان کردووە کە بێدەنگ بێ ئەوە سیفەتی هەمان ئەو سیفەتی ئەو فیرعونەیە کە خوا لە قورئانە دەفەرمێ فاستەخەفە قەومەهو فەطاعوه قەومەکەی خۆی ترساند و ئەوانیش ئیتاعیان کرد ترساندنی هاوڵاتیانی هەرێمی کوردستان تاسەر نییە ڕۆژێک بە هەنجەتی داعش و ڕۆژێک بە هەنجەتی حەشدی شەعبی و ڕۆژێک بە هەنجەتی وڵاتانی دەرەوە و ڕۆژێک بە هەنجەتی ئەوەی کە نەوتمان ئێستا نەفرۆشتەوە و هەر جارە بە ناوێک ئەوانە خەڵکی خۆیان تینوکەن و برسیکەن و بێموچەکەن بەڕاستی لەمەودا بە قەناعەتی من هاوڵاتیانی هەرێمی کوردستانیش قبوڵ ناکەن و پێویستە ئەوەی ئێمە ئێستا دەستمان داوەتێکە لەگەڵ بەغدادا ڕێکەوین کە ئێستا بەپێی دەستور بەشێکین لە بەغدا ئەو هاوکاریکردنی ئەو بەرپرسانەیە ئەوانە دەبوو ئێستا بەڕاستی دانیشن لەگەڵمان بڵێن فەرمو ئەوە مەشروعی ئێمە چۆن بتوانین ئەو خەڵکە لەو معاناتە ڕزگارکەین چۆن بتوانین خەڵکی هەرێمی کوردستان لەو ناخۆشە ڕزگارکەین ئەو هەموو کێشانەی کە دروست بۆ کێشەی سیاسی کێشەی تەندروستی کێشەی تربەوی کێشەی کۆمەڵایەتی کێشەی ئەخلاقی لە هەرێمی کوردستان لە نەتیجەی سیاسەتی سەقەتی ئەوانە دروست بووە بەڵێ زۆر باشێنی پێ دوای ئێستا ئێمە فیرعونیشمان هەیە لە کوردستان فرعون کە خوا لە قورئانە باسی دەکا ئەوەیە کە گەلەکەی خۆی چەوساندوێتەوە هەر کەسێک گەلی خۆی بچەوسێنێتەوە هەمان سیاسەتی فرعونەکانە یعنی فرعون چ معنای هەیە فرعون ئەوەیە کە خەڵکی خۆت برسیکەی وەوا بکەیکەوە لێت بترسێنی ئیتاعەت بکەن بۆیە سیاسەتی هەمان ئەو سیاسەتە هەیە کە تۆ بکەی خەڵک لێت بترسێ بۆی برسی بێ تینوو بێ بڵێ معاشت نادەمێ دنیا پارە بێ پێت نادەم نەوت ببێت 1 ملیۆن هەر نادەمێ لەگەڵ کەس کۆبوونەوەی ناکەم کێشەی لەگەڵ بەغداش چارەسەر ناکەم ئەوە بەڕاستی قابلی قبولکردن نییە و ئەوە بەڕاستی معنای ئەوەیە تۆ ئەو خەڵکەت وا لێ کردووە کەڕ و لاڵ و شوێر بێ هیچ نەبینێ و دەست نەکە ئەوە جۆرێکە لە نظامی عەبدایەتی ئەوە بە کۆیلەکردنی خەڵکە بەڵێ سوپاس دەکەم مامۆستا دکتۆرە دو پرسیارم بۆ بەڕێزتان سپارت بۆی کە ئێستا لە ناوخۆی هەرێم چارەسەر نادۆستەوە ڕێگریش دەگرێت لەوەی کە بگەڕێنەوە بۆ بەغداد یعنی بۆچی ئەمە لە پێناوی چیە لە پێناوی خەڵکە لە پێناوی یاخود کۆمەڵە گیرفان دیاری کراوە وڵاهی لە پێناوی تەنیا دەسەڵاتەمانەوە لەسەر کورسی دەسەڵاتە ئەینە ئەگەر تۆ بێت و بتەوێت شعبی خۆتی خۆش بوێ خەڵکی خۆتی خۆش بوێ یعنی ڕێگە چارەیەگە دۆزیتەوانێ نمونەیەکی بەسی دێسە ئێمە لە 65 پەرلەمانتار بە پارتیشەوانێ خەریکیەوەین کە لە موازنەیە بەشی هەرێمی کوردستان لە سەدا حەڤەکە بێڵینەوانێ کە بشیکەین لە سەدا 20 بەم شێوازە یەک
نەفەر لە حکوومەتی هەرێمی کوردستان هیچ بۆچوونێکی نییە بەرامبەر بە ئێمە نەک بەرامبەر بە ئێمە بەرامبەر بە ئەندام پەرلەمانەکانی خۆشی کە تۆ مهتەمنیت بە مەوزوعەکەمانەیە مهتەمنیت بە گەلەکەی خۆت یعنی ئەمە ئەگرێتەوانی ئەمە بێخەمی هەرێمی کوردستانە و ئەم دەسەڵاتە وەکو دەسەڵاتێکی بەڵفعل فرعونیە بۆ چەسانەوەی خەڵک دروست بووە و ئەبێ ئەم دەسەڵاتە بگۆڕی ئەینا هیچ جۆرە گۆڕانکاریەک لە هەرێمی کوردستانە نابێت بەشێک باز دەکەن ئێستایمە نەوتەکە تەسلیم بەغدا بکەنەوە ئەمە زیانی بۆ ئابووری هەرێمێ پاشگەزبوونەوە لە سیاسەتی سەربەخۆی ئابووری سیاسەتی سەربەخۆی فرۆشتنەوە لە بەرژەوەندی خەڵکدا بووە نەخێر من ئێستا ژەڵێم ئەو هەڵێ ئەوەی کە ئێستا باجەکەی کە خەڵکی هەرێمی کوردستانەیە سەربەخۆیکردن لە ساڵی 2014 وانێ لە مای 6 وانەیە کەوا سەربەخۆی خۆیان هێنا بۆ نەوت تۆ من لەگەڵ یا ئەبم بەڵام بە مەرجێک ببێتە خۆشی گوزەرانی نەک ببێتە ماڵوێرانی خەڵک نە ببێتە ئەوەی کە هەموو خەڵکێکە ڕسوا کردووە هەموو خەڵکێک کردوتە سەرجادە یعنی معاشی نایەتی ئەمە ڕسواکردنی خەڵکە لەلایەن حکوومەتی هەرێمە و خەڵک ڕسوا ئەکات یعنی وای لە خەڵک کردووە کە یعنی هەموو شتێکی لە بیر چۆتەوانێ یعنی دەسەڵاتێک کە خەڵکی خۆی ڕسواکات مەفروزە ئەو خەڵکەش دەسەڵات ڕسواکاتەوە لەبەرەوە بێ گۆڕانکاری هەبێت لە دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان زۆر سپاس بۆرێک لە بەڕێزان دکتۆرە تافگە ئەحمەد ئەندامی پەرلەمانی عێراق کە لە سودوی سەرەکی لەگەڵمان بوو هەروەها مامۆستا سەلیم شوشکێ ئەندامی پەرلەمانی عێراق کە بەڕێزیشیان لە هەولێرەوە لەگەڵ مابوو سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ